ماف تەنیا بەهێزی ڕێکخراوبوون بەدەستێت. لەم دوایانەدا نوێنەرانی مەجلیس لێکۆڵینەوەیکیان بە مەبەستی پەسەندکران ڕادەستی شۆڕای نیگەهبان کرد بۆ ئەوەی ئەندامانی مافیای گەندەڵی خانوبەرە بتوانن زیاتر لە جاران ملیۆنان کرێکاری بیناسازی بچەوسێننەوە. بێبەشکردنی کرێکارانی بیناسازی لە خزمەتگوزاری بیمە بەشێکە لە هەوڵەکانی نوێنەرانی مەجلیس بۆ خزمەتکردن بە خاوەنکارەکان. لەو ڕۆ کە ئەم کرێکارانە وەرزین و زۆربیان ناویان لە هیچ ناوەندێک تۆمار ناکرێت بۆ ئەوەی لە خزمەتگوزارە گشتیەکان سوودمەند بن، هەرگیز ئامارێکی ورد سەبارەت بە ژمارەیان لە بەردەستانە بووە. بەڵام هەڵسووڕاوانی سەر بەخۆی کرێکاری دەڵێن کە نزیکەی 3 ملیۆن کرێکار خەریکی کاری بیناسازی. لەم ژمارە زۆرە کە 80% بۆ مافیای نیشتەجێبوون کار دەکەن، تەنیا 690,000 کەسیان بیمان هەیە. لەو ڕۆوە کە کابینە و بیناکاران پشکی بیمەی ئەو کرێکارانە نادەن، تەنانەت ئەم چەند کەسەش مەترسی ئەویان لەسرە کە مافی بیمەکەیان لەدەست بدەن. ئەوە لە هەلومەرجێکدا کە ئەندامانی مافیای نیشتەجێبوون بەهۆی خۆدەرباسکردن و هەروەها بەهرەمەندبوون لە لێخۆشبوونی باج بە هەر 1 ملیۆن تمەن کە لە دروستکردنی خانوبەرەدا هەزینە دەکرێت لە ڕێگەی فرۆشتنەوە 2 ملیۆن تمەن دەخەنە گیرفانی خۆیانەوە. خاوەنکارەکان سەرەڕای ئەو هەمووە داهاتە بە تاڵان براوە ئامادە نین شوێنی کاری ئەمن و کەرەستەی سڵامەتی بۆ کرێکارانی بیناسازی دابین بکەن. بەم هۆیەوە ساڵانە 50% ڕووداوەکانی کار لە کەرتی بیناسازیدا ڕوودەدەن و لە نێوان 900 بۆ 1000 کرێکار گیانیان لەدەستدەن. لە زۆربەی حاڵەتەکاندا ئیدارەی کار و لایەنە پەیوەندیدارەکانی ڕژیم تاوانی ڕووداوەکان دەخەنە ئەستۆی کرێکاران و بەم شێوەیە مافی بنەماڵەی قوربانیەکە لەدەست دەچێت. پێشێلکردنی مافی کرێکارانی قوربانی و بریندار کاتێک زۆر بەرچاو دەبێت کە قوربانیەکان ئەفغانستانی بن. لە ڕاستیدا چەوسانەوەی لە ڕاددەبەدەر و سەپاندنی بێمافی بەسەر کرێکارانی بیناسازیدا لەلایەن مافیای نیشتەجێبوونەوە ئەو کاتە دەگاتە لووتکە کە کرێکاری بێپشت و پەنای ئەفغانستانی بەکرێ دەگرن. دەیان ساڵە کە نێونەرانی مەجلیس کرێکارانی بیناسازیان لە نێوان ترس و هیوایەکی بێ ئاکامدا ڕاگرتووە و ئێستاش هەروە چاوەڕوان ڕایان دەگرن. سەرەڕای ئەو بەڵێنە ناڕاستانەی کە ئەوان و بەرپرسانی دیکە و ئەندامانی ڕێکخراوە زەردەکان و حکوومەت لە ماوەی لانیکەم 16 ساڵی ڕابردوودا سەبارەت بە باشترکردنی گوزەران و بارودۆخی کارکردنیان بەو کرێکارانەیان داوە، بارودۆخیان تا هاتووە خراپتر بووە. ئامادەکردنی ئەو لێکۆڵینەوەیە جارێکی دیکە دەری خست کە نێونەرانی مەجلیس و باقی بەرپرسە ورد و درشتەکان زۆر بێشەرمانە دیفاع لە بەرژەوەندی خاوەنکاران دەکەن و بۆ گەیاندنی قازانجی هەرچی زیاتر پێیان لە هیچ هەوڵێک دەریخ ناکەن. پێویستە سوڕاوانی دیفاع لە مافی کرێکارانی بیناسازی لەم هەلومەرجەدا هەوڵەکانی خۆیان لە پێناو دەستەبەرکردنی بژێوی ژیان و دابینکردنی بیمەی ئەو کرێکارانە هەرچی زیاتر پەرە پێ بدەن. بەڵام تەنیا ئەوە بەس نییە. پێویستە هاوکات خەبات و تێکۆشانی خۆیان بە ئاراستەی ڕێخستنی کرێکاران لە ڕێکخراوە سەربەخۆ و ڕادیکاڵەکاندا زیاتر بکەن. 1,200,000 بۆ 1,500,000 کەس لە کرێکارانی بیناسازی لە 450 ئەنجومەنی دان پێدانراوی وڵاتدا ڕێکخراون. ئەگەر نێونەری ئەم ئەنجومەنانە خەمخۆر و بەدەرەوەس بن، دەتوانن هێندێک خزمەتگوزاری بۆ کرێکاران دابین بکەن. ئەوان ئەو بەشە لە کرێکارانیان لە حاڵەتی تاک و پرش و بڵاوی دەرهێناوە. هەر بۆیە دەتوانن لە زۆر بواردا بۆ کرێکاران سوودمەند بن. بەڵام بەهۆی ئەو سەرکوت و ئەزیەت و ئازارە زۆرەی کە لەلایەن هێزە ئەمنیەکان و ئیدارەی کارەوە دەکەوێتە سەریان، ئەم کاریگەریانە سنووردارن. هەر بەم هۆیەوە هەڵسوڕاوانی دەستەبەرکردنی بەرژەوەندی کرێکارانی بیناسازیش لەوە گەیشتون و هەوڵ دەدەن ڕێکخراوی سربەخۆ و ڕادیکاڵ بنیات بنێن. گومان لەوەدا نییە کە ئەم جۆرە ڕێکخراوانە
لەگەڵ ئاستەنگی جددی بەرەڕوو دەبنەوە. بێگومان بربەستی یەکەم بریتیە لە بوونی حکوومەتێکی تاسەر ئێسقان دژە کرێکار و پشتیوانی خاوەنکار و ئیدارە و مەجلیس و ڕێکخراوە زەردەکانی. لە هەمان کاتدا هەژاری لە ڕاددەبەدەر و پرش و بڵاوی کرێکارانی بیناسازی لە زمرەی بربەستە سەرەکیەکانن. ئەم ئاستەنگانە وای کردووە کە دروستکردنی ڕێکخراوی سربەخۆ و خەباتکار لە هەموو بوارە کرێکاریەکاندا و بە تایبەتی لە بەشی بیناسازیدا کە کرێکارەکان وەرزی و ناسەخامگیرن گەلێک دژوارتر بێت. بێگومان کەم نین ئەو هەڵسوڕاوە تێکۆشەرە کرێکاریانەی کە ماوەیەکی زۆرە لەم بوارەدا خەباتیان کردووە و هەزینەیان داوە و ئەزموونیان بەدەستێناوە. ئەوان بە تایبەت لە کوردستان کە کرێکارانی بیناسازی کۆچبەر و غەیرە کۆچبەر بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئاستەنگەکانی میلیتاریزم و سەرکوتی نەتەوەییش دەست و پەنجە نەرم دەکەن لەگەڵ کێشە و گرفتێکی زیاتر بەرەڕوو. پێویستە ئەو هەڵسوڕاوانە خەبات و تێکۆشانی خۆیان بە هەماهەنگی و پەیوەندی لەگەڵ کرێکارانی بەشەکانی دیکە بەرەو پێش ببن. سروشتیە کە ئەم خەباتە فیداکارانەیە لە قۆناغی ئێستادا لە کوردستان و ناوچەکانی دیکەی ئێران بەردەوام دەبێت. گومانی تێدا نیە کرێکارانی بیناسازی کە لە ڕێگەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئاستی هوشیاریان بەرزتر بووەتەوە لەسەر خەبات و تێکۆشانی خۆیان لە پێناو دەستەبەرکردنی ژیانێکی شایستە و ئەمنیەتی پیشەیی بۆ کرێکارانی بیناسازی هەروە بەردەوام دەبن. ئەم خەبات و تێکۆشانە بەشێک دەبێت لەو خەباتە بەربڵاوە پڕ لە فیداکاریەی کە لە سەرانسەری ئێران بە مەبەستی لاوازکردن و سەرنجام لە گۆڕنانی کۆماری ئیسلامی بەڕێوە دەچێت.